حکومەت هێرێمی چیانی نەداوە قەرزاری بازار بووین لەبەرەوەی تووشی کێشەی کۆمەڵایەتی و خێزانیش بووین بەڕاستی لەسەر و خانمان ئێمە گربووینە تۆ و کەسوکاری شەهیدان کاتی خۆی 2012 زەویمان پێدراوە لەگە بڕێک پارە بە سولفە بماندرێتێ حکومەتی هێرێمەوەی شەڕی داعشەوە لە 2014 پرۆژەکەی ڕاگرت سولفەکەشی تێ نەداین ئێمە داوا ئەکەین حکومەتی هێرێم پرۆژەکەمان لەمە زیاتر 14 ساڵە دواخراوە بۆمان خاتەوە ئیش لەبەر خانوەکانمان وێران بوون وە سولفەکانیشمان پێ بدا لەبەرەوەی کەسوکاری شەهیدان هەمووی قەرزاری بازارین هەموو دنیا قەرزاری شەهیدان هێزە شەهیدان قەرزاری بازارە داواکەن حکومەتی هێرێم بێ بەدەممانەوە چەند جاری سەردانی نوخشەخانمان کردووە پارێزگاری هەڵەبجە الحەمدوللا بەڕێزەوە پێشوازی لێکردوین و قسەیشی بۆ کردوین هەوڵیشی بۆ داوین بەس دیارە لەسەریەوەی شەکە ناڕوە و داواکەن حکومەتی هەرێم ئەگەر تا 16 سێنەیە بەدەم ئەم کێشەوە لێرە گردونەیەکی گەورەتر ڕووەدا لەوانەیە چونکە ئەو یادە پەیوەستە بە کەسوکاری شەهیدان و کیمیابارانەوە ئەگەر بۆ ئێمە کرێتەوە ئەگەر وا بێت نێن بەدەممانەوە بەدەم پرۆژەکەمانەوە بەدەمی بانگەوازەکەمانەوە لەوانەیە گردونێکی گەورەتر بکرێ و یادەکە بشێوی تێ بکەوێت. پرۆژەکە دروستکردنی خانووەوانە خانووەکان چۆنە چەندێکی دروست کراوە ئەگەر ئاگات خانووەکەمان 900 خانووە 400 تقریبا 7 خانووی بە نیوەچڵی دروست کراوە بە نیوەچڵی تەواو نەبوو بەڕێکی کامل بووە بەس زۆرینە کامل نەبووە لەبەرەوەی سولفەکەی نەداوە حکومەت بە 3 مەرحەلە سولفەکەی داوە ئێمە چوین لە بازار بە قەرز شیش و چیمەندۆ لممان هێناوە کەوا حکومەت سولفەکەمان بداتێ مەرحەلەی یەکەم 50 وەرەقە مەرحەلەی دووەم دەفتەرە مەرحەلەی ئاخریش 80 وەرەقە حکومەت هێرێمی چیانی نەداوە قەرزاری بازار بووین لەبەرەوەی تووشی کێشەی کۆمەڵایەتی و خێزانیش بووین بەڕاستی لەسەر و خانمان